سڵاو هاوڕێیان باشن ئەخبارتان بەخێر بین بۆ ڤیددیۆکی تازە لەو ڤیددیۆ ڕۆباسی فیلمی The Shawshank Redemption دەکەم. فیلمەکەی ئەوی لە باشترین 250 فیلمی IMDB یەکەم فیلمە. طبعاً ئەو فیلمە ئینتاجی ساڵی 1994 فیلمەکە بەتوڵی تیم ڕۆبینس و مۆرگان فریمەنە. طبعاً ئەو فیلمە لە 250 فیلم لە عالم یەکەم فیلمە و ئەو ڕێتینگی کە لە IMDB هێتی 9.3 لەوانەیە زۆربەیمان ئەو فیلمەمان دیتبی بەس ئەو فیلمە هەندێک شتی تێدا زۆر فەرقی هەیە و جودایە حەزم کرد ئەو ڕۆباسی بکەم بەس بۆ ئەو کەسانەی ئەو فیلمانەیان نەدیتە تا ئێستا لیرۆنەتان ڤیددیۆیەکە دابخەن تەماشای نەکەن ئەتا فیلمەکە تاماشکەن ئەوجە پاشی تاماشای ڤیددیۆیەکە بکەن. ئەو فیلمە باسی ژیانی ئاندی دەکات تیم ڕۆبینس کابرایەکی خێزاندارە ژنەکەی خیانەتی لێرەکە لە پڕ دەگیرێتن بە تهمەتی ئەوەی کە ژنەکەی کوشتی و زایدەن و کەسێکە خیانەتی لێکردە و حکم دەدرێ بە مؤبەت لە سزن کە دەگیری و دەستە سزن لەوێت تعاڕف دەکە سزنەکە ناوی شاوشێنکە لەوێت تعاڕف دەکاتن لەگەڵ مەزموعە کەرەکتەرە خۆی فیلمەکەگە تەماشە بکەی فیلمەکەگە تەماشە بکەی وە دەزانی بەس باسی کە ئەو کەرەکتەری ینی ژیانی ئاندی دەکە کە چی بەسەر دێتن و دەگاتە ئەو حالەتەی بەس خۆی وان نییە فیلمەکە باسی ژیانی چەند کەرەکتەرێکی دەکە کە فیلمەکە دیت ئەوختی بوت بە دیارەکەی فیلمەکە باش ژیانی چەند کەرەکتەرێک دەکە بێجگەلەوەش فیلمەکە باسی ژیانی کەرەکتەری زۆربیان دەکات لە چاوی مۆرگان فریمانی لەوێندەر ناوی ڕێدا تاوانم فیلمە 9.3 هەیە گوتم زیاتر لە 2 ملیۆن کەس ڕڤی و ڕێتینگی لەسەر نووسە و بۆ ماوەی زۆر لەوەتی ئەمن کە تەماشای فیلم دەکەم لە بیرم بی ئەو فیلمە هەر یەکەمە لە 150 دانەبەزیە بۆی ئەو فیلمە بایدەوەی ینی بۆ معلوماتان ئەو فیلمە وەخت خۆی مرەشەح بۆ 7 ئۆسکار یەک ئۆسکاریشی نەبردیە بۆی بزانن فیلمی شاس هیچ قیاس نییە بۆی کە ئۆسکار بباتەوە بۆی قەرارێکە ئەو فیلمە شازەیانە ئەجا ئەو فیلمە لە منزوری لە دیتنی مۆرگان فریمانی باز دەکرێت طبعاً مۆرگان فریمان بە دەنگە عجایبەکەی کە شتێک دەجێرتەوە یان ئەو دەنگە خۆشەی طبعاً زۆربەی مقابلەکانی مۆرگان فریمانم دیتێ کە لە یوتیوب باسی ئەو فیلمی دەکات دەڵێ لەو فیلمەوە کە خەڵک و منتیجەکان ئەمیان دیت ئەوی کە دەنگم خۆشە بۆیە لە زۆربەی فیلم و زۆربەی وەسایق و شتیوە ئەمیان پاشی بان کرد کە من قسە بکەم ئەو شتە بە ئینگلیز پێدێن نەرێشن یعنی تعلیق لە پشتەوە طبعاً لەوێندە نەرەیتەرە مۆرگان فریمان فیلمەکە باسی مەزموعە ڕیسالەتی ینی نامەک و مەسجێکی زۆر عجایبی تێدایە یەک لەوانە برادرایەتی هۆپ هیوە بەسیتی لە ژیان ینی کە ئەو فیلمی دەبینی ینی دەبینی کە ئەو هەموو مەزموعە کەرەکتەر لەو سزنەی پێکەوەنە ینی بەسیترین شتیان ئەوەیە بیرەکی سار بخۆن و ئیسراحەت کەم پاشی ئیشی ینی ئەو خەونانەی کە هەیەە خەونی زۆر بەسیتی ڕۆژانەی خۆمانە کە ئەمە ڕۆژانە و شتانە دەکەین بەبێ هەستیشی پێ بکەین بەس لەو فیلمەی زۆر مانای هەیە بۆی فیلمەکە ئەتا بڵێ زۆر بەسیتە لە نامەکان بەس ینی ڕێک دەستکاری دڵت دەکەین دەستکاری هەموو هەستەکانی دڵت دەکات کە دەبینی ینی فیلمەکە ئەتا بڵێ سادە و جوان ئەتا بڵێ فێرە ئەوە دەکا کە ئەوانە ئەوەندە لەگەڵ یەک بوونی ئەو چەند ساڵی 20 ساڵە لەو ینی لەو کۆمەلگای لەو کۆمیونیتی لەو سزنەی ینی یەکێک لە کەرەکتەرەکان ناوی بروکسە پاشەوەی چەند ساڵ حکوم درا لەسەر قەزەی کوشتنوشتیوە چەند ئەوە دەکاتن دەوێ بەرنەدرێ ئەخیری هەبەری دەدەن دەستە دەری ناومشتەما کە دەستە ناومشتەمای نامەچی دەنێری بۆ برادەرەکانی باوەڕکە بەو نامی گریانت دێ ینی دەجێتەوە دەڵێ هەموو شتێک سەریعا هیچ کەس پێ ڕناگا ژیان قورس و معقەدە ینی هەز دەکاتن ینی فیتنابی لەناو ئەو مشتەمای کە ئەوی تێدایە کە پاشەوی بەردرایە ژیان لەکردنی زۆر بەسیت بوو لەوێن دەر لە مەکتەبەکەی بوو ئی سزن بەس مزەڕ کتابیوە لە گرودای دەنار و لە ڕەفوو دەیگەڕاندەوە بۆ سەرزینەکانی دی ینی کە دەستە ئەو ژیانەی ناتوانین تەحمل ناکات پاس فترەی زۆر کەم ئینتیحار دەکە و لە عین وەخت باسی ژیانی ئاندی دەکا ئەوەندە ساڵ لە سزنی و مەحاولەکە لەو سزنەی هەڵبێ بە چەکوسەکی کچکە هەر ڕۆژێ
چەند گڕامێک لەوانێ بەردی لێ بکاتەوە 20 ساڵ خەریکی کونێک دەبی ئەتا لەو کونەی دەرەچیتن و هەڵدێ یعنی بزانە هیوای چەند زۆر بۆ پاش 20 ساڵی هەر هیوای ما لە یەکەمین دەقەوە محاولەی کردە و باسی ژیانی لاین وەخت باسی ژیانی ڕێت دەکاتن لەوێنە مۆرگان فریمان کە وەخت خۆی بە گەنجی نەفەرەکی کوشتیە هەموو ژیانی لە سزم بەڕێوە بردیە هەموو جار ئەو لزنەیە دێتن قسەی لەگەڵ لەکەم بۆی بزانن کە پەشیمانیان نە هەموو جار دەڵێ پەشیمانم هەموو جار ڕەفزی دەدەنێ بۆ ئەوی لە سزن دەربێ ئەخیری لە سینەکی لە سینە هەرە شازەکان لە ینی عسەبی دەبی تووڕە دەبیتن هەمووی گەنجن باسی لە لیزنەکەی دەڵێ دەجێت ڕۆک و پەشیمانە ینی زۆر بە تریقەکی غەریب و ئەحساسیانی وا تەسیرت لێ دەکاتن بچێ ناو فیلمەکەی لەگەڵی یعنی ئەچوو دەنگ بدەیت بۆ ئەوی لە سزنی دەربێ ولاین وەخت باسی ژیانی تۆمی دەکە گەنجێک لەوێن دەر بە قەزێکی دەستە ناو سزنی لەوێندا خۆی فێرەخین دەوای دەکە یان ئەو فیلمە بەسیت پڕە لە مانای زۆر زۆر بەسیت دەرباتە جەوەکی خۆش ئەگەر بتوێت دووربی لە سترێس و لەو وەزایی ئێستا ئەو فیلمە بەڕای من مۆبایلی بکژێنەوە دابنیشە بەرامبەری 2 ساعت و 12 دقەیە ینی بەجددی وات لێ دەکا دڵت پێ بکەنی نەکەر بەخۆشت ینی بۆ فترێکی زۆر درێژ ڕیلاکس و باڵانست دەکاتەوە بە هەموو ئاچی هادی دەکاتەوە بۆی هەست بکەی کێشتا ینی خۆشی و جوانی لە دنیا تامی هەیە ئەگەر چەند بەسیتیش بیلای هەندێک کەس بۆیە بەڕای من ئەو کەسێکی ئەتا ئێستا نەدیتەوە فیلمە ئەتا زۆر بچی تەماشکە فیلمەکیە تا بڵێن شاس زۆر عەجایب و بەس بەناخوا بزەم لە نێتفلیکسیش نییە زۆر سپاس لێرەوەدا کۆتایی بە ڤیددیۆ دێنم ئەگەر حەستان کە لەو ڤیددیویانە زیاتر بەردەوام دروستکەم هیوادارم سبسکرایبی چەنەڵەکەمان بکەن و زەنگوڵەکە ئۆن کەم بۆی دەقە بە دەقە ئاگدار بن هەر ڤیددیۆی تازەمدانە بۆیە زۆر سوپاسینگۆ دەکەم ئیشاءالله لە ڤیددیۆی تازە دەتان بینمەوە زۆر سپاس